لە ناوچەیەک و شوێنێک ناکرێت سەرژمێری بکرێت کە ئێمە پێمان وایە داگیر کراوە و دیموگرافیەکەی بە تەواوەتی گۆڕاوە. ئەمە قسەی وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕاشکاوانە بە گەورەترین ڕێگری لە بەردەم سەرژمێری ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان باسی دەکات و ناشی شارێتەوە کە حکوومەتی هەرێم نایەوێت لەم بارودۆخەدا لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم سەرژمێری ئەنجام بدرێت. ئەوەی ئەمە مڵاحەزەوانەوە پێشتر ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە پێمان وابە ناکرێت سەرژمێری لە شوێنێک بکرێت کە ئەمە پێمان وایە داگیر کرایە و ناکرێت سەرژمێری لە شوێنێک بکرێتن کە هێزی تێدابیتن و بەهێز خەڵکی کورد لەو شوێنانە دەرکرابی تەمانەوەی کە باز دەکەین نفسی مەشاکل برا تورکمانەکانی شەیتیان و لە زۆر شوێن مەسیحیەکان هەیتیان لە دەشتی نینەوە و ئەوانە کە ئەمە پێمان وایە ئەمە خۆمان بە دیفاعکەری هەم کورد هەم تورکمان هەم برا مەسیحیەکانیش دەزانین. سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانە و ڕاستیان ئاشارێتەوە کە دەستەی ئاماری عێراق خۆی دەدزێتەوە لە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان و دەستیان کردووە بە ئامادەکاریەکانی سەرژمێری بەبێ هەرێمی کوردستان. هیچ بڕەپارەیەکیشیان تەرخان نەکردووە بۆ هەرێم. ئەم جۆرە مامەڵەکردناش لەگەڵ هەرێمی کوردستان ڕەت دەکاتەوە. تاوەکو سەرژمێری نەکرێت سەرژمێریەکی ڕاست و دروست. ئێمە تاوەکو ئەمڕۆژ بە مناسبەتی ئەم مەوزوعە سەرژمێری ئەوان لە عێراق چالاکی و کۆبوونەوە و سمینار ئەنجامان ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستانە بوو جەمان بۆ هاتووە و لەم دواییەش بەڕاستی وەزارەتی پلاندانانی عێراق هەوڵی یاوە کە ئیشەکان مرکزی بکات و دەستەی ئامار بەلاوە بنێت و ئێمە ینی هەفتەی ڕابردوو ئاگادارم کردنەوە لە وەزارەتی پلاندانان دەستگا وتەمەگەر بۆ شێوازەیە و مامەڵە بکەن ئێمە ناتوانین ئیشکەین لەگەڵتانە. سەرژمێری سەرتاسەری لە عێراق کەوا بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا ئەنجام بدرێت تا ئێستا هیچ جۆرە ئامادەکاریی تەکنیکی بۆ نەکراوە لە کاتێکدا بڕیار دراوە بە ئەلکترۆنی ئەنجام بدرێت. ئەو لیژنە باڵایەشی لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەنجامدانی سەرژمێری نایشارنەوە کە حکوومەتی عێراق نایەوێت کێشەکانی بەردەم سەرژمێری چارەسەر بکات. بۆیە هەرێمی کوردستانیش ڕێگە بە هیچ هەنگاوێکی سەرژمێری لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم نادات. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.